Cenab-ı Hakk'ın inayetiyle inşallah buluşunca مامۆستا لە وتاری ئەم هەفتەیەی داوتی هەتا ئێستا ئەو کارانەی ئەنجاممان داوە لە ئاسایەی هێز دەسەڵات تێفکرینی قوڵی خۆمانەوە ئەنجاممان نەداوە هەتا لەو شتانەی لەمە دووە ئەنجامی دەدەین بیان بەستین بەوانەوە و بە شتانێکی ناممکن بیان بینین. دنیا پێویستی بە نۆژەنکردنەوەیەک هەیە، ئاتاجێکی زۆر پێویست بە گۆڕینی سیمای ئەو دنیاە هەیە. تەواوی مرۆڤایەتی لە ناو ناسۆریدا دەژین. سوود و بەرژەوەندیەکان هاتوون و لە جێگەی ئامانجە میسالیە گەورەکان هەوارگەی خۆیان هەڵداوە. شەیتان هەرچێکی بوێت زۆر بە ئاسانی دەیکات و پێیان دەکات، لە لای مرۆڤەکان جوانی دەکات. دەتوانین بەم سەدەیە بڵین سەدەی شەیتان. لەوەش دەچێت ئەم سێ سەدەی ڕابردوو بتوانرێت بە سەدەی شەیتان ناوی ببرێت. حەزرەتی پیری موخانی ژوا دەڵێت ماوەی سێ سەدەیە پێویست بە نۆژەنکردنەوەی قەڵای داڕماوی ئیسلام هەیە، ئەمەش لە سەرشانی ئێوەیە. ئیدی کاتێک سەیری بچووکی و ناتەواوی هێزی خۆمان دەکەین، نابێت بڵین بە گوێرەی پەیوەندی نێوان هۆکار و سەرنجامەکان. هەرگیز بەم هۆکارانەی لە بەردەستماندایە ناکرێت ئەو ئامانجە بەدەست بهێنین، چونکە هەتا ئێستا ئەو کارانەی ئەنجاممان داوە لە سایەی هێز دەسەڵات تێفکرینی قوڵی خۆمانەوە ئەنجاممان نەداوە. هەتا لەو شتانەی لەمە دووە ئەنجامی دەدەین بیان بەستین بەوانەوە و بە شتانێکی ناممکن بیان بینین. ئەڵڵا ئێمەی ئاراستە کرد و خۆمان لە پێگەیەکی دیاریکرا و بینیەوە. عەقلی دەستە جەمعی زۆرێک لە کێشەکانی چارەسەر دەکرد. ئیدی ڕۆژێک هات چەندین زانکۆ لە تورکیا کرانەوە. ئێوە خۆتان باسییان دەکەن و من هەتا ئێستا ژمارەیان نازانم. پاشان چەندین خوێندنگەی ناوەندی، چەندین ناوەندی خۆ ئامادەکردن بۆ زانکۆ کرانەوە. ڕۆژێکی شاد کەسانێک هاتن و بەهۆی ناحەزیانەوە ئەمانەیان تێکدا. ناحەزیش نەخۆشیێکی وەها گەورەیە، هەتا ئێستا لە نەخۆشخانە دەرونیەکانیش چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە. ئیدی بێعەقلی، حەسوودی و ئیرەیی هاتن و خۆیان ماڵی بەو کارانەدا. ئیدی لە ناوەندا تێکشکان و قلیشبردنی هێڵێکی بوومەلەرزە ڕوویاندا. ئێستا بە هەر چواردەوری دنیادا چەشنی تۆوی ئەو گوڵە گەنمانەی کە چەکەرە دەکەن، قۆناغی وەشاندن و پەرش و بڵاوکردنەوەتان دەستی پێکردووە. بە هەر چواردەوری دنیادا ئێوە لە ڕێگەی ئەو مەزلومیەت، مەغدوریەت، ئاوارەکردن، ڕاگواستن و بێبەشکردنەوەی تووشتان بوو بە هەر چواردەوری دنیادا بڵاو بوونەوە. پێش هەموو شتێک هەستی سۆز و بەزەیی مرۆڤەکانتان بزوان. ئیدی هەموو کەسێک ئامێزی بۆ گرتنەوە. هەر بۆیە لەلایەک ئەوەی لە ڕێگەی قسە و ئاوازی سازەکانتانەوە گوزارشتی لێ دەکەن هەموو کاتێک شێوازێک لە گومان لە دوای خۆیان بەجێ دەهێڵن. بەڵام سەرچاوەیەکی بەهێزکەوە پاڵپشتی قسەکانتان بکات، یان باشترین بەڵگە و سەرچاوەی باوەڕ پێکەر بریتیە لەوەی لە ڕووی حاڵ و نوێنەرایەتیەوە هەمان شت پیشان بدەیتەوە. پێویستی بەوە دەکرد لە بناغەوە چاویان بە ئێوە بکەوێت، هەستان و دانیشتن و شێوازی ڕووکردنتان لە ئەڵڵا، بیرکردنەوە و تێڕوانینتان بۆ مرۆڤەکان ببینن. ئیدی بە شێوەیەک وەهایان لێبێ لە لای خۆیانەوە بڵێن کورە ئێمە هەر باسی مرۆڤگەرایی هیومانیزممان دەکرد، بەڵام ئەوەی ئێوە زۆر لە دوای ئەمانەوەیە. هەرچیەک ڕووی بدایە دیسان دەستمان لە یەخەی یەکتر گیر دەکرد و چەشنی وەحشیەکان یەکترمان دەخوارد، بەڵام ئەمانە نوێنەرایەتی مرۆڤگەرایی ڕاستەقینە دەکەن. پاشان دەڵێن هەمیشە هەر باسی ئەوەمان دەکرد کە مافی ژنان پێشێڵ دەکرێت و مافی ژیانیان پێڕەوە نابینرێت، بەڵام مافی ژنان بە شێوە ڕاستەقینەکەی لە لای ئەمان درراوە. بەم شێوەیە باستان دەکەن. هەر بۆیە کارەکانتان لە ڕووی حاڵ و نوێنەرایەتیەوە زۆر باوەڕ پێکەر دەبێت. تابلۆی شانازی مرۆڤایەتی زۆر ئەرچی گرنگی هەبوو. یەکەم ئەرچیان بریتی بوو لە گەیاندنی ئەو پەیامەی لەلایەن ئەڵڵاوە پێیدراوە. دووهەم ئەرچیشی ئەوە بوو لە ڕووی کردەیەوە ئەو پەیامە پیشان بدات، ئەویش لە ڕووی حاڵ و نوێنەرایەتیەوە ئەنجام دەدرێت. ئەمەش کارێکی زۆر باوەڕ پێکەرە، واتە هەرچێکی وتبێت خۆی دەقاتی ئەو کارەی ئەنجام داوە. بۆ نمونە فەرمیەتی بەندایەتی بۆ خوددا ئەنجام بدەن، وەک حەزرەتی دایکە عایشەیش بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێت هەتا ئەو کاتێک قاچەکانی ئاوساند خەوی لێ نەدەکەوت. ژوورەکەشمان هێندە تەسک بوو، کاتێک قاچەکانم ڕادەکێشە شوێنێک بۆ سوزدەی ئەو نەدەمایەوە. ئیدی من نەمدەزانی چەندە بە پێوە دەمێنێتەوە، لەو نێوەندەدا خەوم لێ دەکەوت. پاشان کاتێک دەچوە سوزدەوە بە دەستەکانی پاڵێکی بە قاچەکانمەوە دەنا هەتا سەری بخاتە سەر زەوی. گیانم بە قوربانی بێت، دیسان هەڵدەسایەوە سەر پێ و منیش دیسان خەوم لێ دەکەوتەوە. ئیدی بەم شێوەیە بەردەوام دەبوو. بوسەیریش لە هۆنراوەکەیدا دەڵێت من زوڵمم لە سونەتی ئەو پێغەمبەرە کرد کە شەو هەتا قاچەکانی نە ئاوسایە خەوی لێ نەدەکەوت. بەڵێ ئەمەیە نوێنەرایەتیکردن. ئەم قوڵبوونەوەیە لە نوێنەرایەتیکردندا بە شێوەیەک بوو حەزرەتی ئەبوو بەکر، عومەر، عوسمان و عەلی هەمویان شێتی ئەو بوون. سیستەمە میلیشیاییەکان هەتا ئێستا ژنانیان بە تەواوی لە ژیان دابڕاندووە.
بەراوێزیان خستون. لە ڕاستیدا ئەمە کارێکە بە تەواوی پێچەوانی ئەو مامەڵەیەیە کە لە سەردەمی خاوەن کۆتا پێیاندا پەیڕەو دەکرا. لە ڕاستیدا پێویستە ژنان بە تەواوی لە ناو ژیاندا بن بە مەرجی ئەوەی یاساکانی دین ڕەچاو بکەن. کاتێک سەیری ژیانی ژنان دەکەین لە سەردەمی سەردارماندا ئەوە بەدی دەکەین کە لەگەڵ هاوسەرەکانیاندا بەشداری جەنگەکانیان کردووە. تەنانەت هەندێک جار شمشێر و قەمەشیان بەکارهێناوە، بەڵام بە شێوەیەکی گشتی چارەسەری بریندارەکانیان دەکرد و خوێنبەربوونیان دەوەستاندن. برینەکانیان ساڕێژ دەکردن و ڕایان دەچێشانە ڕێزەکانی دواوە. هەمیشە لە ناو پیاواندا بوونیان هەبووە، هەمیشە ناچیزانەش ئاماژەم پێداوە. هەریەک لە دایکە عایشە و دایکە حەفسەمان، دایکە مەیمونە و دایکە خەدیجەمان بە شێوەیەکی وەها پاڵپشتی سەردارمانیان کردووە لە گەیاندنی ئەو پەیامە باڵایی هێنابووی. گەر ئەوان بەو شێوەیە پاڵپشتیان لەو نەکردایە و بەو شێوەیە پەیوەندی ئەویان لەگەڵ ژناندا ڕێک نەخستایە، گەر ستافێکی بەو شێوەیە نورانی نەبوونایە، پەیامەکە بەو شێوە خێرایە بەناو ماڵ و خێزانەکاندا بڵاو نەدەبووەوە. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی